سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ ئەمیر هاتوینەتە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی تر لەم بەرنمەیە. بەڵێ عزیزان لەلامیشە و سڵاتان لەبێت هیوادارم کە لە هەرکوێکان ساغ و سلامت بن و مەجالیەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنمەیەم هەفتەیەش لەگەڵمان بن. هەروەکو هەرواڵی بەرنمەکە ئەم بەرنمەش چەند بابەتێک لە خۆ دەگرێت و چەند پرسیاری ئەم بینەرانی کە نردویان بۆمان وڵام بدرێتەوە. لەگەڵمان بن با لەگەڵ ناز بە دەست بکەین بابەتەکان لێرەوە. زۆر باشە دەست پێکەم. بینەرێکی بەڕێزی بەرنامەی ئێمە و بینەران کە خۆی بە تەها کوردستانی ناساندووە لە پەیامێکدا نووسیویەتی لە چەند بەرنامەی ڕابردووتاندا زۆر جار باسی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها مەبەستی سەرەکی کۆماری ئیسلامی لەم زەختخستنە سەر هەرێمی کوردستانتان کردووە. بە بڕوام زۆر ڕاستی لە قسەکانی ئێوەدا هەیە، بەڵام لەسەر سیاسەتی خۆتان بەرامبەر بەم هەڕەشە و گوشارانە ئەگەرچی منتقی تێدایە بەڵام لێتان ناشارمەوە. هێشتا لانیکەم لای من ڕوونیە کە ئێوە چی دەکەن. ئەگەر مەجالتان هەیە تۆزێ زۆرتر لەم بارەوە قسە بکەن. بەسپاس هاوڕێتان تەها کوردستان. بەڵێ لێرەوە زۆر سپاس دەکەین لە کاکتەها، هەرچەند چەندین جار لەم بەرنامەوە قسەمان کردووە، بەڵام لەسەر داوای بەڕێزی دیسانەوە بە کورتی بنەما سەرەکیە سیاستەکانمان بە کورتی دەخینە ڕوو. با لێرەوە دەست پێ بکەین گوڵناس ئەو پێداویستیانی کە بوونە هۆی دروستبوونی هێزی پێشمەرگە تا ئەمڕۆژ کاریگەرن، یعنی خەڵکی کوردستان داوای ڕەوای خۆیان هێناوەتە گۆڕێ، بەڵام دەسەڵاتی سیاسی واتە کۆماری ئیسلامی جوابی ئەم داوەڕەوایی بە سەرکوت داوەتەوە. بۆیە کۆمەڵە بەردەوام لە جەختکردنەوە لەسەر پاراستنی هێزی چەکداری خۆی واتە پێشمەرگە جەختی کردوێتەوە، بەڵام جەختکردنەوە لەسەر ئەم پاراستنی ئەم هێزە بە لە بەرچاوگرتنی دۆخی سیاسی ئێستای کوردستان بە مانای چالاکی چەکداری نییە. با بزانین ئەم زەخکردنەوە لە چیەوە سەرچاوە گرتووە. ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان مافی خۆیانە چەک هەڵبگرن بۆ بەرگریکردن لە مافەڕەوەکانی خۆیان و بەرگریکردن لە خۆیان و کەرامەتی ئینسانی خۆیان. بەڵام بۆچی چەک؟ ئەوڵەن لە هەلومەرجێکدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردنی ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵک پەنا بۆ چەک و زیندان و ئەشکەنجە و ئێعدام دەبات و ڕێگای بۆ هەر خەباتێکی مەدەنی و ئاشتیانەیە و خەڵکی گرتووە، هیچ کەسێک ناتوانێت خەڵکی کوردستان لە پێناو دەستبردن بۆ چەک سەرکۆنە بکات. دووهەم چەک هەڵگرتن بۆ دیفاع لە خۆ و مافی خۆ لە کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەوەڵین سنگەرە کە خەڵکی کورد کاتێک پەلامار دەکرێتە سەری پەنای بۆ دەبات، وەک ساڵی 1350 تاوی خەڵکی کوردستان بۆ بەرگری لە خۆیان دژی هێرشی کۆماری ئیسلامی چوونە سنگەری مقاومەتی چەکداری و کۆمەڵە و هێزەکانی تری کوردستان ئەم مقاومەتیان سازماندا و هێزی پێشمەرگیان ڕێکخست. بەڵێ ئەمیر بام نیش ئەمە زیاد بکەم ئەو خۆڕاگریە چەکداریە کە لە دوای هێرشی سەرتاسەری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 پوشبەڕی ساڵی 1350 هەتاوی دەستی پێکرد بە چەندین هەوراز و نشیودا و بە قۆناغی جۆرا و جۆر تێپەڕیوە. بەڵام وەکو شێوەیەک لە خەبات لە هەر قۆناغێکدا بۆ بەکارهێنانی پێویست بە هەڵسانگاندنێکی تایبەتی بارودۆخەکە دەکات. گەرەکمان بێژم خەڵکی کوردستان بۆ سەلماندنی داوەخوازیەکانیان نابێ خۆیان تەنیا بە یەک شێوەیان ئەوەی تۆ باست کرد بە یەک سەنگەر لە خەبات ببەستنەوەکەوا بوو، ئەگەرچی لە قۆناغی ئێستادا کۆمەڵە هێزی پێشمەرگەی خۆی دەپارێزێت، چون هەموو ئەو دۆخە کە هێزی پێشمەرگەی لێ دروست بووە وەکو خۆی ماوە، یانێ کۆماری ئیسلامی فقط بە زبانی چەک لەگەڵ خەڵک قسە دەکات. بەڵام هەلومەرج گۆڕاوە و خەڵکی کوردستان بە بەرتەسک بوونەوەی خەباتی چەکداری شێوازی تر لە خەباتیان سەنگەرێتر لە خەباتیان ئاوەدان کردووە، کەوابوو بەکارهێنانی هێزی پێشمەرگە لە کوردستان وەکو بەشێک لە بزوتنەوەی جەماوەری مربوطە بە هەڵسەنگاندنی کۆنکرێتی ئێمە لەم بارودۆخەکە. هەلومەرجی تایبەتی ئێستای کۆمەڵگای کوردستان ئەوەیە هەروەکو باسمان کرد لە جیاتی خەباتی چەکداری شێوەگەلێکی تری لە خەباتی جەماوەری خەریکە خۆی ئەزمون دەکات. کوردستان بڕیارە هێزی کۆمەڵایەتی خۆی بخاتە کارەوە. ئەم ڕاستیەی ئێمە لە ساڵانی دواییدا و بەتایبەت لە شۆڕشی ژینادا بەڕوونی دەتوانین دەستنیشان بکەین. ئەم بزوتنەوەیە بە مەحدودیە لەسەر ڕێگای خەباتی چەکداری خەریکە بەرەو ئەوە دەڕوات تا داواکاریەکانی لە ڕێگەی خەباتی جەماوەریەوە قوڵتر بکاتەوە. ئەم پرۆسەیە هەنگاو بە هەنگاو دەتوانێت کۆمەڵگای کوردستان بەرەو قۆناغێک ببات کە لەوانەیە لە شێوازی خەبات لەگەڵ ڕابردووی خۆی فەرق و جیاوازی هەبێ، یانێ ئیتر خەباتی چەکداری پێناسەی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان نییە. بڵێ ئەگەرچی ڕەنگە خەباتی چەکداری لە نێو بەشێک لە چین و توێژەکانی خەڵکدا پشتیوانی سنووداری هەبێت،
بەڵام لە هەلومەرجی ئێستادا خزمەت بە پێشکەوتنی ئەم پرۆسەیە بە قەبارەیەکی بەرفراوە ناکات و تەنانەت ڕەنگە زیانیشی پێبگەێنێت. کۆماری ئیسلامی زۆر هەوڵ ئەدات کە بزوتنەوەی کوردستان لە ڕێگای هێزە سیاسیەکانەوە بکێشێتە مەیدانی شەڕی چەکداری، چون لە شەڕی چەکداری هێزی زۆرترە و بە ئاسانی دەتوانێت سیاسەتی سەرکوتگەری خۆی داپۆشێت. کەوابوو ئەم شێوازە پێویستە بە وردی و لە پەیوەندی لەگەڵ سەنگەرە جەماوەریەکانی دیکەی کوردستان دیاری بکرێت کە کەی کاتی خەباتی چەکداری دێت. دیاریکردنی وەها کاتێک بەسراوە بە هەڵسەنگاندنی تایبەتی ئێمە بۆ دۆخی واقعی کۆمەڵگەی کوردستان. بە لە بەرچاوگرتنی ئەم لێکدانەوەیە وە سیاسەتی گشتی جێی خۆیەتی دوو پرسیاری تایبەت لەم بوارەدا وەڵام بێتەوە. یەکەم، پێگەی ئێستای هێزی چەکداری کۆمەڵی کوردستانی عێراق چەندە گرێدراوە بە دۆخی سیاسی لە کوردستانی عێراق. وەڵامەکەی ئەوەیە کە ئم دۆخە کاریگەری لەسەر دیاریکردنی سیاسەتی گشتی ئێمە لە بواری خەباتی چەکداری دانیە، چونکە ئەگەر خەباتی چەکداری بێتە دەستوری کاری بزوتنەوەی کوردستان و پشتیوانی جەماوەری هەبێت، ناتوانرێت جێبەجێکردنی بە ئیرادەی ئەم یان ئەو حکوومەتە دوا بخرێت. ئەمەش بە تێکۆشانی چەکداری ڕابردوو لە کوردستانی ئێران و پارچەکانی دیکەی کوردستان سەلمێنراوە. دووهەم، ئایا بنکەی چەکداری ئێستامان لە کوردستانی عێراق بۆ ئەنجامدانی چالاکی نظامی لە نێوخۆی کوردستانی ئێران بەکاردێنین؟ وڵامەکەی کۆمەڵە بۆ ئەم پرسیارە نەرێنیە، لەبەر ئەوەی ئەو هۆکارانەی خوارەوە کە ئەستا باسی دەکەن. بەنظر من زۆرم قسە کرد بە گوڵناس لێرەدا درێژە بەم بابەتەدا. زۆر سپاس دەکەم. ئەم هۆکارانە دەتوانن لە سێ بەشدا باسییان بکەین. یەکەم، مەسلحەتی ئینسانی، سنوورەکانی کوردستان و ئێران و عێراق ئەو شوێنانن کە خەڵکی کوردستان تێدا دەژین. جموجۆڵی نظامی ئێمە لەسەر سنوورەکان ژیان و ئاسوودەیی ئەو خەڵکە دەخاتە مەترسیەوە و ئەو دۆخە کە بەهۆی بوونی ئێمەوە بۆیان دروست دەبێت هەڵبژاردننی خۆبەخشانە و هوشیارانەی خۆیان نییە، بۆیە لەوانەیە پێشوازی لێ نەکەن. جگەلەوەی داخستنی سنوورەکان ژیانی بەشێکی زۆری خەڵکی کوردستانی عێراق دەخاتە ژێر فشارێکی جدی و بەهۆی سیاسەتی نظامی ئێمەوە ژیانی سەختی ئێستایان هێندەی تر سەختتر دەبێت. دووهەم، بەرژەوەندی سیاسیە. لەو دۆخەدا کاململانەی نێوان ڕژیمەکانی ئێران و تورکیە و وڵاتانی ناوچەکە ئەگەرچی بە بەرژەوەندی جیاواز بۆ بەرتەسکردنی هەرێمی کوردستان و جێپێ قایمکردنی خۆ بەردەوامە، هەر یەکێکیان هەوڵ دەزان لە ململانەیەدا کەرەسەی جیاواز لە دژی ئەوی تر کەڵوەربگرن. بەرژەوەندی سیاسی بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان و کۆمەڵە لەوەدایە کە لەم گەمە سیاسیەدا لە ئێمە کەڵگوەر نەگیرترێ و چالاکی نظامی ئێمە بیان و نەداتە دەستی داگیرکەران بۆ زەخت و گوشارهێنان بۆ سەر هەرێم. هەر جۆرە پەیوەندێکی کۆمەڵە لەو جۆرە سیاستانە زیانێکی گەورە بە پێگەی ئەم ڕەوتە کۆمەڵایەتیای ناسراو لە کوردستانی ئێران دەگەێنێت. بەرژەوەندی دیپلۆماسی کۆمەڵە پەیوەندێکی دیاریکراوی مێژووی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق و هێزە سیاسیەکانی ئەم هەرێمە هەیە. ئەمڕۆ ژمارێکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی کە خۆیان لەگەڵ کۆمەڵە دەناسنەوە کە لە ناوچەکانی ژێر کنترۆڵی ئەوەندایەن. ڕوونە کە لەم ڕووەوە هیچ بەڵگەنامێکی فەرمی لە نێوان هەردوو لاواژۆ نەکراوە کە ئاماژە بە دروستکردنی سنووردارکردن بۆ چالاکی سیاسی بکات، بەڵام لە هەمان کاتدا لە واقعی پراکتیکدا هەردوو لایەن لە یەکتر تێدەکەن. بەتایبەت لە بیری نەکەین کە هاوچار و نووسێکی قوڵ و مێژووی لە نێوان خەڵکی کوردستان لە هەر بەشێکی کە هەیە اتفاقان دەوڵەتانی داگیرکرد وەکو ئێران و تورکیە و عێراقیش پێ قەڵسن و بە شێوەگەلێکی جۆر بەجۆر بەنیازن ئەم هاوچارە نووسیە بشێوێنن. بەرژەوەندی گەورەی بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان و کۆمەڵە پابندبوونە بەو تێگەیشتنە هاوبەشە لەم بوارەدا. ڕاستە بەداخەوە دەبێ ئاماژەوە بکەین کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان هەروەکو بۆ خۆشیان ئاماژەی پێدەکەن تا ئێستا لە ئاست چاوەڕوانی خەڵکی کوردستانی عێراق نەبووە، هەر ئەمەشە هۆکار بووە بۆ ئەوەی کە دەوڵەتانی داگیرکەر مەجای ئەوە پەیدا بکەن کە نیازە گڵاوەکانی خۆیان دژ بە خەڵکی کوردستانی عێراق و دژ بە خەڵکی کورد لە بەشەکانی تر بەڕێوەبرن و تەداخل بکەن و دۆخەکە بشێوێنن. کۆمەڵە سەرڕای ڕخنە لە شێوازی دەسەڵاتی هەرێم، بەڵام کز و لاوازبوونی بە مەسلحەت نازانێت. هەر بۆیە سیاسەتێکی بەرپرسانەمان لە ئاست دۆخەکە ڕەچاو کردووە. ئەمیر فەرمووت. بڵێ، لە ئاخردا دیسانەوە لەوانەیە پرسیار ئەوە بێ سەرڕای ئەم بەرپرسیارەتیە هەڵسوڕان و چالاکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چی لێ دێت؟ ئێمە پێشتریش باسمان کرد ئێمە چی لە هێزی پێشمەرگە دەکەین. ئەوە ئەرکی خۆمانە و ڕێگە و شوێنی تایبەتمان ئەبێ کە زەخت نەکەوێتە سەرشانی هەرێم و خەڵکی کوردستان و بیان و نەدات بە دەست داگیرکەران. کەوابوو لە ڕووی سیاسەتێکی دیاریکراوە ئەم هێزە چالاکی نظامی ناکات،
بەڵام ئینتزاری ئێمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان وەک هەموو شوێنێکی دنیا بربەست بۆ هەڵسوڕانی سیاسی دروست نەکرێت. ئێمە پێمان وایە کە دەبێت کەشوهەوای گونجاو بۆ هەڵسوڕانی سیاسی لە هەرێمی کوردستان بڕخسێ کە هەڵسوڕاوانی سیاسی ڕۆژهەڵات بتوانن درێژە بە چالاکی سیاسی خۆیان بدەن. هەروەها فعالیەتی سیاسی کۆمەڵەش دەبێت بتوانن چالاکی سیاسی خۆیان لە چوارچێوەی مەسلحەتە باڵاکانی بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان بەڕێوە بەرن. باوەش زیاد بکەین ئەمڕۆ زۆر یەک لە فعالیەتیەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات بەڕێوە دەچێت. کوردستان و هەرێمی کوردستان بەهۆی تایبەتمەندیەوە یەکێک لەو شوێنانەیە کە ئێمە تێیدا چالاکی سیاسیەکەین. بەڵام تەنیا شوێن نییە. لە ڕاستیدا دنیا وا گۆڕاوە کە ئەستەمە بەر بە چالاکی سیاسی بژیردرێت. چاو لێ بکەین لە ئێرانی ژێردەسەڵاتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بەر بە چالاکی سیاسی و ڕاگەیاندن ناگیردرێت. قابل ئەم ڕژیمە بتوانێت بەر بە چالاکی سیاسی لە شوێنەکانی تر بگرێت. هەروە پێشتریش چەند جار ئاماژەمان پێدا بوو لە ڕاستیدا کۆماری ئیسلامی وەک حکوومەتەکانی تورکیە و عێراق و هەروەها سووریەش بە بەرژەوەندی جیاوازەوە مەبەستی گەورەتریان لە دەخاڵەتکردن لە هەرێمی کوردستاندا هەیە. دەخاڵەتێک کە ڕاستەوخۆ دژایەتیە لەگەڵ بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافی چارەی خۆنووسین هەیە. ئەمێ ناوبڕێک ببینن و دواتر دەگەڕینەوە. زۆر باش. ئەم کارە تازە حەسێب بکرێت، ئەبێ تەواو بێت، ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنە. خوێناویەکەی بربەد بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڕێنیشان دەرشکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتو بووی بە ورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتو تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتو بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتو ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی جۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی جۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورە ئیلاوانی گیان لەسەر دەستان تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتو تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتو بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەو داهاتوو ئەمیر لەم بەشەدا هاوڕێنەرمین نامەیەکی بۆ ناردوین و باسکەوە دەکات کە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە ئەهواز 17 کرێکاری ناڕازی لە گروپی ملی سەنعەتی فولادی ئێران بە لێدانی شەلاق و جەریمە محکوم کردووە. ئەم هەواڵە هەروەها لە هەواڵەری ئیلنادا بڵاو بۆتەوە کە ئەم کرێکارانە گۆیا بە تێکدانی نەزمی گشتی لە ڕێگای هەراهوریە و جەنجاڵەوە محکوم کراون. بەپێی ئەم راپۆرتە ئەم 17 کرێکارە هەرکام بە 2,500,000 تمەن جەریمە و 3 مانگ حەبسی تەعزیری و 74 زەربە شەلاق محکوم بوون.
نەرمین هەروەها دەنووسێ پێشتریش ساڵی 1393 هەتاوی 17 کرێکار لە ئاغدەڕێی ئازەربایجانی غەربی هەر بەم چەشنە ئیتتهامە بێمانایە بە 30 تا 100 زەربە شەلاق محکوم کرابوون. نەرمین لە درێژەی نامەکەیدا دەنووسێ هەر کام لەم ئەحکامانەوە هەروەها گرتن و زیندانیکردنی کرێکار کە هاواری ماف و ژیانی پێشێلکراوی دەکات لاپەڕەیەکی تر لە نەنگ و ڕسواییەکی گەورەیە بە ناوچاوانی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی. کرێکار ئەو کەسەیە کە سروەت و سامانی ئەم وڵاتە بەرهەم دێنێ، ئەو کەسەیە کە شەو و ڕۆژ زەحمەت ئەکێشێ بەڵام ژیانی دابین ناکرێ. ئەی ئەگەر هاوار نەکات و دژی ئەم سیستەمە گەندەڵە دەنگ هەڵنەبڕێ چی بکات؟ بەڵێ ئەوەش بزانین کە سزای ناڕەوای لێدانی شەلاقیان قامچی لەو کرێکارانە بۆ ماوەی 3 ساڵ هەڵپەسێردراوە بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا نەتوانن لە دژی گەندەڵی خاوەنکاران و پێشێلکرانی مافی کرێکاران لەلایەن ئەوانەوە خەبات بکەن. ئەم 17 کرێکارە هاوینی ساڵی 1401 لە کۆبوونەوەیەکدا لە دژی بارودۆخ و گەندەڵی بربڵاو لە بەشی بەڕێوەبەرایەتی ئەو شرکەتە و کەمی ئاستی هەقدەستەکانیان و هەروەها جێبەجێ نەکردنی گەڵاڵەی تەبەقە بەندیکار ناڕزایەتیان دەربڕی بوو. ئەوان بەخستنەڕووی گەلێک بەڵگەی سەلمێنەر و باوەڕپێکراو گەندەڵی بربڵاو و خۆتزیینەوە لە ماڵیات و ڕاندخۆری بەڕێوەبەرانی ئەو شرکەتە پەیمانکاریان ئاشکرا کردبوو. کۆماری ئیسلامی بەمە دەڵێ هەراوهوریا سازکردن و تێکدانی نەزمی گشتی و لە سەرەتی ئێستا بۆ چاوترسێنکردنی کرێکاران ئەم پەروەندەی زیندی کوردێتەوە. دەڕاستی داوایە ئەم کرێکارانە هەران لە گەندەڵی ئەم دام و دەستگایە بەرز کردەوە و لە ڕاستیدا نەزمێک کە کۆماری ئیسلامی بەنیازە سەقامگیری بکات بۆ بێدەنگی تێکیان شکاند. کۆماری ئیسلامی لە ڕوانگەی خۆیەوە وەک دەسەڵاتی پارێزەری بێمافی و ستەم و نابرابەری دەبێت باس لە هەراوهوریانانەوە و تێکدانی نەزمی گشتی بکات. هەمان نەزمێک کە کۆیلەتی ئینسانەکان و بێ بەهرەمەند بووم لە ژیانێکی ئاسایی ڕەچاو دەکات. بەڵام نەزمێک کە لەلایەن کرێکاران و خەڵکی زەحمەتکێشەوە بایەخێکی نییە دەبێت بشێوێ و تێک بدرێ. شۆڕشی ژینان لە درێژەی هەموو ئێعتراز و ناڕزایەتیەکانی دەورانی دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامیە و سەرەتای تێکشکاندنی ئەم نەزمەیە. ئەمیر با کۆتاییەکەی من بێژمی نەرمین لە کۆتایی نامەکەیدا دەنووسێ ئەو سزا دژە کرێکاریانەی ڕەخنە و ناڕزایەتی زۆری بەتایبەت لە نێو کرێکاراندا لێکەوتوێتەوە بە پێویستم زانی لە ڕێگەی بەرنامەی ئێوە دەنگی ناڕزایەتی خۆم لە بەرامبەر ئەم جۆرە حکم و سزانە عادڵانە و کۆنەپەرستانەیە بەرز بکەمەوە و هەموو پێکەوە بڵین سزای گرتن و زیندانی کردن و شەلاق لێدانی کرێکار بۆ وەرگرتنی حەقی ڕەوای خۆی بە تەواوەتی دەبێ قەدەغە بکرێت کەوابوو نابێ وەکو هەواڵێک چاوی لێ بکرێت بە درێژە پێدان با ئێتراز و ناڕزایەتیەکان کارێککە لە شۆڕشی ژینە دەستی پێکردووە بۆ کۆتایی هێنان بە ستەم و نابەرابەری دەبێت تەواو بکرێت و ئەمەش تەنیا بە هێزی هەموو ئەو کەسانەی کە ئەم دەسەڵاتە ئێش و ئازاری پێگەیاندون ممکن دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ نەرمین بۆ ئەو نامەی کە ناردوێتی بۆ بەرنامەی ئێمە بینەران. ناوبڕێک ببینن لەگەڵ گوڵنازدەینەوە خزمەتەن.
بلا چاو بلا چاو بلا چاو 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 یک بار دیگر هم صدا با هم در نبرد نابرابر اگر بمیریم کودک فردا دارد از ما آزادی را ایران آباده ایران آزاده او بلا چاو بلا چاو بلا چاو 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 از فرزندان خود ایران دل شده ایران فردا آزاده از فرزندان خود ایران دل شده ایران فردا آباده من کار آزادی جانت را دادی او بلا چاو بلا چاو بلا چاو 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 من کار آزادی بوسه و شادی قرار ما رقص آزادی من کار آزادی بوسه و شادی قرار ما رقص آزادی 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 ئەمیر ڕۆژی 11 مێری 1402 هەتاوی گرتە ڤیددیۆیەکی لێدانی درنجانەی کۆچبەرێکی ئەفغانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە کە دڵی هەر ئینسانێک دەتەزێنێ. لەم گرتە ڤیددیۆیەدا گروپێک دەوری کۆچبەرێکی ئەفغانی دەدەن و ناچاری دەکەن دان بەوە بدا بنێت کە خەڵکی ئەفغانستانە لە کاتێکدا بە توندی لێی دەدەن و دەڵێن ئەم شەو گۆیا لە سنە ئەبێ بڕوات و وانیشان ئەدرێکە گۆیا ئەم ئەفغانە لە سنەیە وە گۆیا لە سنە ئەم کارە قیزمنە لەگەڵی دەکرێت. لەم گرتە ڤیددیۆیەدا هەڕەشەی توندوتیژی زیاتر لە کۆچبەرە ئەفغانیەکان دەکەن لە حاڵێکدا کە بەشێک لە جلوبەرگی ئەم کۆچبەرە بە خوێن داپۆشاوە هەوڵ دەدات بە دەستەکانی خۆی سەرچاوی بپارێزێت لە کاتی ڤیددیۆکەدا دەکەوێتە سەر زەوی و لە ترسدا هاوار دەکات. بە بڕوای من ئەم گرتە ڤیددیۆیە ئەو پەڕی وەحشیگەری تاقمێکی وەحشی نیشانەدات کە ئاوا بەبێ بەزەیانە بەربوونەتە گیانی کۆچبەرێکی ئەفغانی کە لە خۆیدا کاردانەوەی دەسەڵاتی جنایەتکارانی کۆماری ئیسلامیە کە فەرهەنگی ڕەگەزپەرستانە باوەشێن کردووە و ڕۆحی دیکتاتۆریەتیان بڵاو کردوێتەوە. بەڵام من گومانی جددیم هەیە کە ئەم کارە قیزەونە لە سنە کرابێ سنا کە بە ناوبانگە لە داکۆکیکردن لە ئینسانیەت و پێشەنگە لە فەرهەنگی پێشە و ئینسانی و قارەمانی دژایەتیە لەگەڵ کۆنەپەرستی و ڕەگەزپەرستیە. زۆر ئەستەما ئەم کارە نامرۆڤانەیە لە سنەی سوور سنەی قارەمانی دژی داگیرکاری و دژی تەبعیز و نابەرابەری کرابێ. گومانم لەوە مەکەن ئەگەریش لە سنە بوو بێت دەستکردی نەیارانی سنە و خەڵکی شۆڕژگەڕی ئەم شارەیە بۆ زڕاندنی ناوی سنە و مێژووی پڕ لە شانازی سنە هەر بۆیە دەبێت لەلایەن هەر ئینسانێکەوە شەرمەزار بکرێت و نەقشە و پلانی دوژمنانی سنە و خەڵکی شۆڕژگەڕی کوردستان ڕسوا بکرێت. بەڵێ گوڵناس منیش ئەو گرتە ڤیددیۆیم دیت بەڕاستی تەزوم پێداهات و بیرم لەوە دەکردەوە کە بیری ڕەگەزپەرستی چ جەنایەتێک دەتوانێت بەخۆڵخێنێ. ئێستا کە باسی پەنابەر ئەفغانیەکان کرا با ڕاپۆرتێک کە هاوڕێ مێهدیش لەسەر پەنابەرانی ئەفغانی بۆی نردوین چەند بەشێکی بخوێنینەوە. کاک مێهدی نووسیوێتی لە هەمان کاتدا کە حکوومەتی نائینسانی کۆماری ئیسلامی سیاسەتی دیپۆرتکردنەوەی کۆچبەران و کۆنتڕۆڵکردنی کۆچبەرانی ئەفغانی بەڕێوە دەبات ئەم سیاسەتە لەلایەن میدیا حکومیەکانەوە پاڵپشتی لێ دەکرێ و خەریکن زۆر دووڕوویانە ئەم بۆچوونە جێبخەن کە هەبوونی پەنابەرانی ئەفغانی زیان بە ئاسایش و خۆشگوزەرانیان گەیاندووە. لەوانە گۆڤاری شەرق و هەممەیهەن سەربا ڕێفۆڵخوازان لە ئێرانن لە 6 مهر لە یەکێک لە بابەتەکانی خۆیان لە زۆربوونی ژمارەی پەنابەرانی ئەفغانی سکاڵایان کردو و تەنانەت بۆ بەرگرتن بەم ڕەوتە لەلایەن چەند ناوەندی دەستکردەوە بۆیە داوایان لە حکوومەت کردووە کە کارکردن خوێندن و خاوەنداریەتی مڵک لە کۆچبەرە ئەفغانیەکان قەدەغە بکرێت. کاک مێهدی نووسیوێتی ئەوەی وا کۆماری ئیسلامی دژی پەنابەرانی ئەفغانی ڕەچاوی دەکات جێگەی سیر نییە. بە درێژایی تەمەنی نەگریسی وای کردووە کەڵکی لێوەرگرتوون لە مەیدانی شەڕی سووریە و زۆر شوێنی تر جگە لەمە ساحبکاری تەمەعکاریش ئیسفادەی لە هێزی کاری هەرزانی ئەوان کردووە. بەڵام کاتێک حەق و حقوقی ئەوان وەک ئینسان دێتە گۆڕێ یان کاتێک کێشە کۆمەڵایەتیەکان زەخت دەبنەوە ئەو کات دەخرێنە ژێر گوشار و وا دەنوێنن کە
بەبوونی هەلی کار یان گیر و گرفتی تر سەرچاوی بوونی ئەوانە. بەداخەوە ئەم بۆچوونە دژی ئینسانیە جاری وایە لەلایەن خەڵکێک کە خۆشیان قوربانی ئەم دەسەڵاتەن پەیڕەو دەکرێ و کردەوەی دژە پەنابەر و دژە ئەفغانی لێرە و لەوێ دەبیسترێ. ئەمە هەمان مەبەستی حکوومەتە کە ئینسانەکان بە بیانووی جۆر بە جۆر بخاتە گیانی یەک لە یەکتر دووریان بکاتەوە و لە یەکتر بێگانەیان بکات. ئێستا و بەتایبەت کە ڕاپەڕینی خەڵکی ئێران بە گشتی ئەم دەسەڵاتەی هێناوەتە ژێرپرسیار، ئێستا کە ئەم ڕاپەڕینە ترسی مەرگ و نەمانی خستۆتە ناخی ئەم دەسەڵاتەوە، ئێستا کە ئەم دەسەڵاتە بێجوا بە بەرامبەر بە ویست و داخوازی خەڵک بۆ ژیان و ئازادی هەوڵ ئەدات تەفرەقە و جیاوازی بە بیانوی دین و ڕەگەز و زمان و نەتەوە بخاتە نێو خەڵکەوە. ئەمیر کاکمێدی لە درێژەی نامەکەیدا دەنووسێ ئەگەر بێکاری هەیە، ئەگەر گرانی هەیە، ئەگەر ئەمنیەت نییە، ئەگەر ژیانێکی ئاسوودە لە بەشی هەرە زۆری کۆمەڵگا زەوت کراوە، هۆکارەکەی فقط و فقط دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. پەنابەرانی ئەفغانی بۆ خۆیان هەڵاتووی دەسەڵاتی کۆنەپەرستی تالیبانن، هاو شێوەی هەمان دەسەڵات کە لە ئێران حکوم دەکات. ئەوان بۆ دەرباز بوون بەدەست کوشتن و ئەزیەت و ئازاری تالیبانەوە ناچار بوون ڕوو لە هەندەران بکەن. ژمارەیەک زۆریان ناچار بوون ڕوو لە ئێران بکەن، بەڵام ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی هەمان جەهەنەمیان بۆ پێشکەش دەکات، یان دەیان نێرێتە بەڕای شەر، یان لە شوێنی کار بێمافی تەواوی سوء ئیستفادەیان لێ دەکەن و ئەگەریش ئیستفادەیان نەما زۆر فریوکارانە کێشە کۆمەڵایەتیەکان دەخاتە ئەستۆی ئەوان. ئەمیر کاک حەیدەر لە نامەیەکدا جەختەخاتە سەر ناوەرۆکی تەواویەتی ئەرزی یان ئەوەی کە دواتر بە یەکپارچەیی سەردەمین ئێران ناسرا. نووسیوێتی کاک حەیدەر لەم ماوەدا هاوکا لەگەڵ شۆڕشی ژینا ژمارەیەکە چاوەڕێی ڕاپەڕێنێکی وا بەرین و جەماوەریان نەدەکرد تێدەکۆشان کە هەژمۆنی بۆچوونی خۆیان بەسەریدا زاڵ بکەن. بە واتایەکی تر ئەم شۆڕشە لە کۆنتترۆڵی ئەوان دەرنەچێت، هەر بۆیە زوو شعاری مرد میهن ئابادیان هاویشتە پەنای شعاری ژن ژیان ئازادی لە ڕاستیدا پاراستنی تەواویەتی ئەرزی کە سەرفەسلی هاوبەشی هەمووی ئەمبەرە بوو بە دەستەوە گیرات تا بتوانن شۆڕشی ژینای پێ کۆنتترۆڵ بکەن. دواتر کە ئاکامی دژایەتی لەگەڵ ئەم دەستەواژۆیە کە وەبیرهێنەرەوەی سەرکوت و داپلۆسین بوو، زیرەکانە گۆیا کەشفی تازەیان کرد و یەک پارچەبوونی سەرزەمینیان دۆزیوەتەوە تا بتوانن بەم جۆرە هەژمونی خۆیان بسەلمێنن. لە حاڵێکدا ئەم دەستەواژەیە هاتە گۆڕەیەکە ئەسڵەن پێویستی پێ نەبوو و کەس ئیدعای تێکدان و لە یەکترازانی ئێرانی نەهێنا بۆ گۆڕێ. گوڵناس بە درێژەی ئەم بابەتە بدەین، ئەمە بەدەستەوە گیرە تا شۆڕش مەهار بکرێ و لە واقعدا لە ڕادیکالیزمی کەم بکرێتەوە و کێشە بێتە سەر موافق و مخالفکردن لەسەر یەکپارچەیی ئێران. لە حاڵێکدا ئەمە دروشمی شۆڕشی ژینا نەبوو، دروشمی شۆڕشێک کە خۆی لە ژنجیان ئازادیدا مانا دەکردەوە دژایەتی لەگەڵ دەسەڵاتێکی تۆتالیتر بوو کە ڕێگای بێمافی ژنەوە کۆمەلگای هەر ڕۆژە تاقیب دەکرد و بە زەوتکردن و پێشێلکردنی مافیژن هەر ڕۆژە ئەوەی وەبیر کۆمەلگا دەهێناوە کە کۆیلەن و هەوڵ ئەدرا کۆیلەتی بکرێ بە دابوو نەریت. کاک حەیدەر هەروەها نووسیوێتی شۆڕشی ژینا دژایەتی بوو لەگەڵ دەسەڵاتێکی سیاسی کە ژیانی لە بەشی زۆری دانیشتوانی ئەو وڵاتە تاڵ کردووە و ئازادی و مافە سەرەتاییەکانی لێ زەوت کردبوون. دیارە کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتێکی سیاسی یەکەم مانع لەسەر ڕێگای ئەم بیست و داخوازیە و بە دروست وەلانانی ئەم دەسەڵاتە بوو بە خواستێکی جەماوەری. ئەمە لە کاتێکدا بوو کە لە شۆڕشی ژینا بە پێچەوانەی هەموو ئاخێزە جەماوەریەکانی تا ئێستا نەدین و نە سەڵتەنەت نەیتوانی هەژمونی خۆیان زاڵ بکەن. شوعاری ئازادی و بەرابەری و دەسەڵاتی جەماوەری داهاتوویەکی تری دەستنیشان دەکات. هەر بۆیە بەلاڕێدا بردننی ئەم شۆڕشە لە ڕێگای شوعاری مرد مەیهەن ئابادی دەستی پێکرد و دواتر شۆڕکرایەوە و بوو بە کێشەی یەکپارچەی سەرزەمینی. بەڵام چیرۆکی شوعاری یەکپارچەی سەرزەمینی هێشتا دیوێکی دیکەی هەیە. هەموو لە بیرمانە کاتێک کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەستەوەگرتنی دەسەڵات پەلاماری بردەسەر ڕاپەڕینی خەڵک لە ئێران، کوردستان وەک سەنگەری شۆڕش لە ئێراندا ناسرا تا بەم جۆرە تەفرەقە و جیایی کە سیاسەتی کۆماری ئیسلامی بوو جێنەگرێت. 40 چەند ساڵ دواتر لە ڕاپەڕینی ژینا ئەم سەنگەرە جارێکی تر بوو بە هەوێنی ڕاپەڕینێکی گەورە لە سەراسەری ئێران و کوردستان و کوردستان بوو بە چاو چرای ئێران.
بەڵام دروشمی یەک پارچەیی لە بەرامبەر ئەم هاوپشتیەدا بەنیازە ئەم بیرۆکە جێبخات کە ئێران لە مەترسی دابەشبوون و لە یەکترازاندایە تا ترس و نیگەرانی دروست بکات و مەجال بۆ گۆڕینی بارودۆخەکان نەهێڵێتەوە گویا نابێ یەک پارچەی ئێران بکەوێتە مەترسیەوە کەوابوو نابێت دۆخەکە دەست بخوات تەنیا دەم و چاو بگۆڕدرێت کافیە. هەیدەر لە درێژەی نامەکەدا دەڵێ با تەجروبەیەکی تر بگێڕمەوە. مانگی پوشپەڕی ساڵی 1396 هەتاوی کە ڕێپێوانکەرانی خەڵکی سنا بۆ پشتیوانی لە خەڵکی مەریوان دروشمێک لە نێو ڕێپێوانە غەیرە کوردەکاندا بیسرا هەموو ئێران دەکەینە کوردستان. ئەمە ئاماژەیەکی ترە بۆ ئەوەی شعاری یەکپارچەیی سەرزەمینی ئێران زۆر نابەجێ هاتە گۆڕێ و جێگا و پێگەی نەبوو. تەنیا بەرەیەکی دیاریکراو لە ترسی پەرەسەندنی شۆڕش و لە کۆنتترۆل دەرچوونی هێنایانە گۆڕێ. لەژێر ئاڵای فەرمانی پابەندبوون بە یەک پارچەی خاک فەرمانی مەرگ بەرستەمگەر چشا بێت شێخ هاتە گۆڕێ و جەماوەری بووە. لە ڕاستی لای من دەستەواژەی تەمامیەتی ئەرزییان یەک پارچەی ئێران هەوڵێک بوو بۆ بەلاڕێدابردنی شۆڕش نەهی شتێکی تر. زۆر سپاس بۆ کاک حەیدەر بۆ ئەو نامەجوانی کە نردبی بۆ بەرنامەی ئەوە بینەران. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. هیوات خوابزار چەند دقیقەز؟ برابری با آزادی
دەوێژێ بۆ ئینسان تۆی لا زنجیر دابشێنێ حزبی وشاری ڕابەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری بۆ ئازادی بەرابەری حکوومەتی کارگەری. لە یەکەم ساڵیادی کۆمەڵکوژی زاهیدان ناسراو بە هەینی خوێناوی زاهیدان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانەوە تا ئێستا زیاتر لە 23 کەس بریندار بوون کە 4 لە بریندارەکان منداڵن. ڕۆژی هەینی ڕابردوو یەکەم ساڵیادی هەینی خوێناوی بوو لە زاهیدان بەهۆیەوە گرژی لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان دروست بوو. وا ژمارەیەک هاوڵاتی بریندار بوون هاوکات بەپێی ئەو گرتە ڤیدیۆانەی بڵاوکراونەتەوە هێزە ئەمنیەکان گەماروی مزگەوتی مەکییان داوە و تەقەیان لە خەڵک دەکردووە. بەڵێ بە گوێرەی ئەو هەواڵانەش کە سەرچاوەکانی هەواڵ لە ئێران بڵاویان کردوێتەوە لە ساڵیادی ئەو ڕۆژەدا خەڵک لە 3 شاری زاهدان خاش و تەفتان ڕژاونەتە سەر شەقامەکان و دژی حکوومەت و ڕێبەری کۆماری ئیسلامی دروشمیان بتوێتەوە. هاتنە سەر شەقامی خەڵک و خۆپیشاندانی خەڵک لە کاتێکدا بەپێی راپۆرتەکان هێزێکی زۆری سەربازی نێردراوەتە پارێزگای سیستان و بلوچستان و زاهیدان و شارەکانی تر. ئەم پارێزگایە گەمارۆ دراون و هەوڵیان داوە خەڵک بترسێنن. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکانی ئێران بە چەکی جەنگی سووک و نیوە قورس تەقیان لە خەڵک کردووە. لە زاهیدان مەزگەوتی مەکی بە چەکی قورس تەقەی لێکراوە. ساڵی ڕابردووش خەڵکی بەلوچ بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بەرپرسێکی باڵای حکوومەتی کە بە تاوانی دەستڕێژیکردنە سەر کچێکی بەلوچ خۆپیشاندانیان ئەنجامدا و لەلایەن بەرپرسە سەربازیەکانەوە فەرمانی تەقەی ڕاستەوخۆ درا و بەپێی زانیاریەکانی ماڵپەڕی حالواش 121 کەس گیانیان لەدەستا. ئەو هەینیە بە هەینی خوێناوی ناوی دەرکرد و خەڵکی زاهیدان لەو کاتەوە هەموو هەینیەک دوای نوێژی هەینی دژیان خۆپیشاندان ئەکەن و هێزی خۆیان بۆ بربەرەکانێکردن لەگەڵ دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بەهێز دەکەن. کارەساتی کوشتاری هەینی خوێنیاوی زاهیدان کە ڕۆژی 8 ڕەزبەر و کەمتر لە 2 حەوت و دوای دەستپێکردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە لە ساڵی 1401دا ڕوویدا بە فەرمانی باڵاترین بەرپرسانی ڕەژیم و لە سەروی هەمویانەوە خودی خامنەیی بە مەبەستی چاوترسێنکردنی جەماوەری ڕاپەڕی و بەڕێوە چوو. بەڵام ئەو کارەساتە خوێناویە بە پێچەوانەی چاوەڕوانی پلانداڕێژەران و فەرماندە و ئستراتیژیەکانی ڕژیم ئاگری شۆڕشی ژینای بڵێ سەدارتر کرد. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. لەلایەن منەوە زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون. ماڵاوە.